کاغذە چۆنی؟ هەلۆ قادر نادر ئەوە سەرۆژ سندیکە ئەخە پێی نەڵێ داوەشێ باشە ڕۆژێکە بکەین ئازاد حەمەد ئەمین شەرم لە خۆت ناکەی سەرۆژ خۆت پێ سەرۆژ سندیکا و ڕۆژنامە نووسەوە هەبێ ئەتەکێتی یان ئەترسی کوراویش مێژووی پاک بێ لە خۆی نەترسێ کۆیلە نەبێت بڕوا بکە قەت وا داناخە هەمووتان لە خۆتان دەترسن ئەگەرە چ دەترسی ئەگەرت ئەوەت نەبی بەداخەوە وەرە ئەوانە بووینە ڕێشسپی ڕۆژنامە نووسی کورد باشە تو شرم لە خۆت ناکەی منداڵێکت هەیە بە سۆسیال دەژی دەخۆت شرم لە خۆت بکەت بقا ئەتو ڕۆژنامە نووسی دەست پیاوی بێئەدەبی هیچکە نییە پیاوی بێئەدەبی قخاری تف لە ئەژداد و لە قۆت و من برادری زۆر قزم و کەسی تۆم بەرا من قەت نەمزانین تۆ ئەندە پیاوی قخاری ئەوەی دیتان ئەوە ئەخلاقی نێوان دوو کەسە بەرەی دەسەڵات و خەڵکانێک کە بەخنەگری ئەو دەسەڵاتن و ئەوە یەکەم جار نییە ڕوبەڕووی من دەبێتەوە هەمووتان دەبین ئەمە لە چەند ساڵی ڕابردوو دەیان جار لە ئاستی بەرزەکانیان ئەو گوتەبێژی حکوومەت لەوەی گەورەتریان ینی حکوومەتی هەرێم جوێنی وای پێداوم متەسەڕەفی هەولێر جوێنی وای پێداوم پەرلەمانتاریان جوێنی وای پێداوم کارژێرڵقی ئەوڕۆپیان جوێنی وا پێداوم هەمووش نیشانەی ئەوەیە ئەم تەنگ پێیان نییە ئفلاسن خاوەن هیچ بیر و باوەڕێک نین ئەو کەیسەش بۆیە باز دەکەمەوە دەمەوێت بڵێم یعنی سەیریانکەن یعنی لەوانە نابی دەبی ئەخلاقی ئەخلاقیان بەرزتر ئەو تۆپیانە لۆگۆی ڕۆژنامەگەریە لۆگۆی گوتاریانە ئەو ئەخلاقەتی تف دەکەن ئەوە ئەخلاقەتی جوێن بە ئەبوو ئەژدادی من دەداتن لە کاتێکدا مێژووی ئێمە دیارە و مێژووی ئەوانەش دیارە ئەوە ڕفتاریانە ڕفتاری ئێمەش ئەو دەبینن قەسەچی بەتەنیا ئەوان ئەو سوپایە گەورەشان دەستە هاوڕیانە لەسەر هەندە ئێستا نمونەی بەبیرم هاتەوە بە پەلا جێگری یۆران پێرشۆن ساڵی سەرۆکوەزیرانی 2002 بووە بزانمە ڕووداوە بەس لە تەلەفۆن کە دای خست لەگەڵ ڕۆژنامە نووسێک لە یادی کرد بۆی زانیم قەپات دەکات وتی فیفان واتە ئەوکو بەنعلەت بێ بڕوا بکە ئابڕۆیان بەر تەداوای لێبوردنی کرد کەچکاکەوە تفەکە تف کورا ئەوە جوێن دەداوەکو سەرسەریەکی سەجادا باش ئەمە لۆ گلەی لە مەحموود سەنگایی بکەین لۆ گلەی لە بەڵتەچیشی بکەین یعنی بەجددیمە کە ئەوە لۆگۆی پارتی بکە گوتەبێژی کە متەسەڕەفی ئاوا بێ بۆ ئەمە گلەی لە بەڵتەچەکانیان بکەین یعنی ئەوە پێدەچی لە ئەلفیان لۆیان هەموو وابن بە دەگمەن تاکوتەرایان بی وەوە کەلتورێکە دەبێت دژی بوەستین جوێندان بە خەڵکی ئۆپۆزیسیۆن دەرێن جوێن دەدەن بەس ئەوە خۆ بە پراکتیک دیارە هەمووتان دەبین ئەمە چۆن ئەوە مزەڕەت ئەوەیە ئیفلاسن لە بەرامبەر ئێمە و ئەو پرسیارانەی ئێمە دەیکەن ڕۆژنامە نووسی کوردستان ناتوانن فەقیران ئەوان ئەو نوع پرسیارانە ئێمە بکەن بە هەزار شێوە ئەزیەتیان بدەن هاوڕێیان بێمە سەخاڵشکە و زۆر باز دەکری ڕۆژنامە بە باشە وەرە هەموو میدیای ڕۆژنامەگەری پارتی و شێتی بزن چیانیان شادەی وەگرتیە چەندیان شادیان لە زانکۆیەکی لەسەر ڕاگەیان دەکردی کورە هەموو ئەسڵەن نەک شادیان نیان ئەخلاقی ڕۆژنامەگەریشیان نییە کە بێن ئازاری ئەو خەڵکەی بۆ گواستنەوە ئەو ئێمە لەو ئەوروپای خۆشەی تەمەنی خۆمان هەڵوەران لە پێناوی ئازادی مافی مرۆڤ خۆ ئەگە خەباتی ئەو ئێمەمانان و ئەو دەنگانەی ئەوروپا و سەدان دەنجی ئەوروپا و دەیان دەنجی سەدان دەنجی کوردستان نەبی ئێوە چستان کردێ لە بۆ ئازادی بەجددی شەرم بڕۆنە دیار ئاوێنە ڕووداوەکان بژمێرێنە دەیان ڕووداوی گەرما و گەرم زام چستان کردیە کوا هەڵوێستان خۆدا وشە ڕێزکردن بەسی فاش و نازەکانی وشەی جوانیان ڕێز کرد بەس خاڵین لە ئەخلاق خاڵین لە ئەخلاق لە هەڵوێست لە جوانی لە مێژووت فەرقیمە و ئەوانە بڕوا بکەم قسە ئازادەشم نەدەکرد بستمێ بزانم بڵێن لۆگۆی پارتی ئەوەیە لە ڕۆژنامەگەری کە جوێن دەدە کە تف دەکاتن ئەگەنا چییە کەی مشکلەیە هاوڕێیان وەرە سیرکەن ئەو هەموو زیندانەی بادینان 3 ساڵە
ئەرز و ئاسمان یعنی بەس مەریخ نەهاتە جواب قسەی لەسە کرد ئیدانەی کرد بەڵام ئەو سندیکە قسە هیچی نەکرد بە پێچانەوەیان شێوانی ئەندامی سندیکانیە دوای دەکرد ئەندامیش بوو بارچەندە ئەندام بوونیش پێوەرنیە بەڵام قەزدەم لەسەردێ لە هەولێر دەیان دادگایی کردنی ئەوانە بەڕەوە چوو چەندین سەفیر و قونسڵ و ئەوانە چون بەشداریان کرد ڕێکخراوی جیهانی ئەو ملپانانەی هەولێرێ نەچوون ئەو سندیکایانە شەرم لە خۆتان بکەن ئەوە لە مێژوو دەنووسرێ کەتی 100 ملیۆن دینار بەناوی ڕۆژنامەگەری وەریان دەگرت کە ئێستا تەخفیز بۆتە بۆ 30 ملیۆن ئەو بەناوی ڕۆژنامەگەری ئەوە دەچن باشە بۆ ئێمە ینی بەجددی بۆ بەس لە سیاسەکان تونکەین بۆ ئەو مەخلوقانە لێرە بیانگرین بیان دەینە بەرهێلکەوتە ماتەی لۆ عیبی کە ئەوانە بەس لۆگۆی ئەو دەسەڵاتەن دیوەکەی تری دەسەڵاتن بە ناوی قەڵەم تۆ بزانە لەسەر دەیانێک و شێروان و گوهدار و ئەیاسکەرەم و هێمن مامەند ئەوانە کە کەیسەکانیان بە مانجی و ساڵ وا دەخانی قسەیان نییە ئەوانە لە پێناوی ئازادی دەژۆرێن قسەیان نییە بەس سێ زەمال عەبدوڵایەک بە دەنگ دێ کە بەنووکە دەمانچە لە خەڵکیشدایە بنووکە دەمانچە لە خەڵکدایە کاکە چڕەتی بە ڕۆژنامەگەری هەیە هاوڕێ شتشکە بە سەریعی بڵێم ئەوە بە ئەو زۆر کەس هیچ ڕەخنیان پارتیویکی تێسە منی هەیە ئەوەیە کچە چەند خاوەن پێداویست تایبەتێ چ بێ ئەخلاقێتەکە ئەتونە سەقافەت تێ نەزانی قانون ئێرە کووە نەدەزانی جارە سۆسیال نادرێت لێرە هەموو ئەوانەی ئەو قسانێ من دەکەم هەموو خەڵک دەزانی سۆسیال نادرێت و لێرە بە پێی پێداویستی ئینسانەکە کاتژمێری دابین دەکرێت کە یەکێک ئاگای لێبیتن ئیتریان دەبی منداڵەکەی خۆت ئەوها بێ ئەخلاق بی بچی منداڵی خۆت بدەیە حکومەت بکەوی دوورفاهەتی خۆتیان دەبی ئەو منداڵە ناو ئەو ماڵی خۆت بیژێنی بێگومان کەس لە دایک و باوکیش بە ئەوە ترنیە بە ڕحمتر نیە لە بەرامبەریکە ئەگەن هەموو ئەوانی دێک ئیش دەکە لەسەری و یەکێک لەو دۆزەخە دابژی کە سویدەکان قسەیەکی جوانیانە دەرێ یەکە هەندیکاپبی هەموو ماڵەکە دەکات هەندیکاپ من لەو دۆزەخە دەژیم کە هەموو ئەوانەی شارەزاییان لەوە هەیە بزانن 20 ساڵت عەقڵی 2 ساڵە خراپترین زۆری گەشتکەی هەیە کە هەر لەحزەیەک پێی ڕانەگەین دەمری دەیانجار لە نێوان مەرگ و ژیان گەڕاندیتوانەوە هەموو ماڵەکە بە پێی داونلۆد دەکرێت بە پێی ئەو چونە دەرنا خواردن ئیلا ئیلاخرم نامەوێت باز بکەم زیاتر لەو شتە ژیانی تایبەتی خۆمان لە هەموو ئەوانە ئەجووری هەیە ئەجووریە نەرکەس دەتوانێت بێتە ماڵی من ئەم بی بە ماڵی کەس من لەو دۆزەخە دەژیم 20 ساڵە لە بڕی ئەوەی خەڵکێک ڕێز لەوە بگریننا ئەو ژیانە دێم خەباتی شەو ڕۆژ 22 ساڵە ئەمن خەریکی ئەوەم دە یەک جملەی پێە ئەسەم عاشی کسەکەی خۆی دەژی ئەوی 176 ساعتە کە دەیان و سەدان کەس هەیە 300 ساعتی وەردەگری لە ئیشی تر بەس لەو ئیشەی هەموو منەوە قسە دەکەم خۆ دەیان کەس لێرەیە سویدی یعنی چ بێ ئەخلاقێتەکە کاچ خوب ئەوەش بە قانون دانرایە و بە مراقبە لەسەر دانرایە و دەیان لێ پێچینەوە هەیە و بە دوچون 2 ساڵ جارێک دەکرێت و شتی زۆری هەیە بەرحەڵ هاوڕێیان ئازاد حەمەدەمینە کە دێ وەکێک لەو بۆقانەی دەسەڵات کە ئەوکو گوتمان ویژدا مردووە ببین ئێستا ئەوە ڕۆژنامە نووسەکی ڕۆژنێز بزن 6 ڕۆژەشون بزرە ناوێرن برن لەل گچکە و گەورەی ئەو سندیکایی بەڵام بۆ جەمال عەبدوڵای شەلاتی کە بنووکە دەمانچە لە خەڵکیدا چ دەکەن ئازاد حەمەدەمین شەرم لە خۆت ناکەی دەی قسە دەکەی لەناو یا ئەو هات جوێن دەدەی کە وەکو گوتم مێژوی ئەو مەندیارە وەرە ئەتو پیاوی ئەوە بووی خۆت هەڵبژا 300 دەنگەچینە لە کاتێکدا کور ئەوەی مزەخەی ئاوێ ئەوەی مۆلیدەی کارەبای لە تەلەڤیزیۆنەکان پێ هەمووتان بە ڕۆژنامە نووسی تاکسیەکانتان شوفێرەکانتان کورە ژنتان گسکە و گەورەتان 300 دەنگەتینە تۆ کابراایکی کسپاری لە 2015 وەکو سەرۆکەکانت وەکو سەرۆکەکانت 10 ساڵ 8 ساڵە ئەکسپایر بووی ویژدان و ئەخلاقت نەبە ڕۆژێک لە ڕۆژانەوەی لە هەمووی ئەوانش هاوڕێیان بڕۆم بپرسم بڕێ ئازاد حەمەدەمین لۆل بەر لە 2008 ئەوەی تحقیقی لەسەر بی ئەخلاقی لەسەر دەستدرێژی سکسی گرتیان تحقیقیان سەدانا خوا خێری فەرهاد ئەونی بنووسی کێشەی من لەوەدایە کۆمەڵێک کەسی بێشەرەف بە مەفهومە ڕۆژنامەگەری کە خالین لە ئەخلاق دێن قسە لەسەر ئێمە مانان دەکەن کە تەمەنی خۆمان لە ئەوروپا لە داکۆچی لە ئازادی سیاسی مافی مرۆڤ بردەسەر